فەرماندەیی پۆلیسی کەرکووک دەستگیرکردنی ئەو تۆمەتبارەی ڕاگەیاند کە چەند ڕۆژی ڕابردوو هێرشی کردە سەر نووسینگەیەکی دابەشکردنی موچە لە شاری کەرکووک و پاش بریندارکردنی خاوەنەکەی بڕی 25 ملیۆن دیناری لەو نووسینگەیە دزی بوو. وا دیارە ئەمڕۆ فەرماندەی پۆلیسی کەرکووک لەو بارەیەوە ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە تێیدا هاتووە کە بە سەرپەرشتی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک و پۆلیسی نەهێشتنی تاوانی کەرکووک دوای ڕووداوەکە کە ڕۆژی یەکی ئەم مانگە بوو هەستاوم بە پێداچوونەوە بە کامیرەکانی چاودێری ئەو شوێنە و توانیویانە بگەنە ئەنجامدەری سەرەکی ئەو هێرشەی کە کرایە سەر نووسینگەکە و تاوانباری سەرەکی کە خۆی تەنیا بووە دەستگیر کراوە و ئەو کاتێک کە دەستگیریان کردووە بڕی ئەو پارەیە کە 25 ملیۆن دینارە پێی بووە لەگەڵی دەستی بەسەرداگیراوە و وا بڕیارە بگەڕێنرێتەوە بۆ خاوەنەکەی. هاوکات لە ئێستادا ئەو کەسە ئەو تومەتبارە بە پێی